سڵاوتان لێبێت لە قەرەداغم بە دیاریکراوی لە نزیکی هەڵکۆڵدراوی نەرامسینم هێزە ئەمنییەکان لەم ناوچەیە بە دوای گروپێکی سەر بە تیرۆریستانی داعشدا دەگەڕێن و خۆیان دەڵێن دوێنێ لە نزیک پەیکەری نەرامسین ڕوبەڕووی هێزەکانیان بوونەتەوە و لە ئەنجامدا دوو کارمەندیان شەهید بوون. دیارە وەکو هێزە ئەمنییەکان باسییان کردووە ئەو گروپە چەکداریەی کە بۆ خۆحەشاردان سوودیان لەم ناوچەیە وەرگرتووە دوێنێ هەوڵی دزینی پەیکەری نەرامسینیان داوە. هەرچەندە گێڕانەوەی یاخود ڕاگەندراوی هێزە ئەمنییەکان بۆ ئاوەڕاستەیەیە کە هەوڵی دزینی پەیکەرەکە دراوە، بەڵام بەجێڕانەوە بۆ مێژووی داعش و خلافەتەکەی ئەوە دەردەکەوێت. داعش لەو ناوچانی لە ڕابردوودا دەستی بەسراگردون و داگیری کردوون هەوڵی شێواندنی پەیکەر و هەروەها شوێنەوارە مێژوویەکانی داوە، بۆیە دەکرێت هەوڵەکەی دوێنێش بۆ ئاڕاستەیەدا بێت کە ئەو گروپە چەکداری سەر بە داعش هەوڵی شێواندنی پەیکەری نەرامسینیان دابێت لەم ناوچەیە کاکەوێتە پشتی منەوە بە دیاریکراوی ئەکەوێتە ئەو دەربەندەی کە لە پشتی منەوە دیارە بەهۆی ڕێکار ئەمنییەکانەوە ئێمە نەماتوانی بچینە شوێنی ڕووداوەکە، بەڵام هێزە ئەمنییەکان هەروەها بەرپرسانی خۆجێی ناوچەکە بە منیان وێت ڕوبەڕووبوونەوەکان لە نزیکی پەیکەرەکە بوون و پەیکەرەکە زیانی پێنەگەشتووە. دیار لە ڕابردوودا چەند جارێک تەقە لە پەیکەری نەرامسین کرابوو، بەڵام بۆ ئاڕاستەیەدا نەبوو کە بشێوێنرێت پەیکەرەکە و وە خۆی ماوە. دیارە پەیکەری نەرامسین بە یەکێک لە کۆنترین شوێنەوارە مێژوویەکانی کوردستان لە پارێزگای سلێمانی دادەنرێت. دیارە ئەم پەیکەرە تاکو ئێستا نەتواندراوە مێژووەکەی بە تەواوەتی یەکلایی بکرێتەوە کە ئاخۆ دەگەڕێتەوە بۆ سەردەمی نەرامسین و پاشای ئووری سێیەم یاخود بۆ سەردەمی لۆلۆیەکان. دیارە نەرامسین دووهەمین و گەورەترین ئیمپراتۆریەتی ئەکەدیەکان بووە و لە ساڵانی 2261 ساڵی پێش زاین تاکو 2224 ساڵی پێش زاین ژیاوە و ناوچە قەرەداغ یەکێک بووە لەو ناوچانەی کە شوێن دەسەڵاتی بووە. بەڵام ئێستا وەک هێزە ئەمنییەکان باسی دەکەن گروپێکی سەر بە چەکدارانی داعش مەترسیان لەسەر ئەو شوێنەوارە مێژوویەی نەرامسین دروست کردووە، هەر بۆیە دەستیان بە چێوماڵکردنی ناوچەکە کردووە، بەڵام تاکو ئێستا هیچ ڕاگەیەندراوێکیان لەسەر ئەنجامی ئۆپراسیۆنەکانیان ئاشکرا نەکردووە کە ئاخۆ تواندراوە ئەو گروپەی سەر بە تیرۆریستانی داعش دەستگیر بکرێن یاخود نا، چونکە لە ڕاگەیەندراوەکانی پێشووتریاندا کە لەبارەی ڕۆداوەکەوە بڵاویان کردەوە باسییان لەوە کردبوو کە هێشتا دەستگیر نەکراون. دیارە وەک هاوڵاتیان و بەرپرسانی خۆجێیی ئەم سنوورە بۆ منیان گێڕایەوە، دوێنێ سەرەتا وەک ڕووداوێکی ئاسایی سەیری ڕووداوەکە کراوە، هەر بۆیەش تیمێکی 4 کەسی چوون بۆ ئەوەی پارێزگاری لە پەیکەری نەرامسین بکەن، چونکە زانیاریەکان بۆ ئاڕاستەیە بۆیان درابوو کە تیمێکی بە قاچاقبردنی شوێنەوار هەوڵی دزینی شوێنەوارەکە یاخود پەیکەرەکە دەدەن، هەر بۆیە کاتێک ئەو تیمە 4 کەسیە دەستنە ناوچەکە دوو کەسیان لە نزیکی ئۆتۆمبیلەکە دەمێننەوە و دوو کەسیشیان لە چەکدارەکان نزیکە بنەوە، بەڵام دەزڕێژی گولیان لێ دەکرێت و دوو کارمەندی هێزە ئەمنییەکان گیان لە دەست دەدەن. تاکو ئێستاکە هیچ زانیاریەک لەسەر ناسنامەی چەکدارەکان بەوەی کە هەڵگری چی ڕەگەزنامەیەکن و ژمارەیان چەندە هێزە ئەمنییەکان هیچ ڕوونکردنەوەیەکیان بڵاو نەکردوێتەوە. چاوەڕوان دەکرێت لە چەند کاتژمێری داهاتوودا زانیاری زیاتر لەبارەی ئەم ڕووداوەوە ئاشکرا بکرێت. لەگەڵ ئاشکراکردنی هەر زانیارێکی نوێش بێگومان ئێمەش ئاگادارتان دەکەینەوە و پێتانی دەگەێنین.